بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆشەویستان و عزیزان لە جێگاکان سڵاو و ڕەحمەتی خۆی گەورەتان لێبێت. بێگومان هەموو مرۆڤێک تووڕە دەبێت، بەڵام مرۆڤی سەرکەوتووە و کەسەیە کۆنتڕۆڵی تووڕەبوونەکانی خۆی دەکات. زۆر جاران لە کاتی تووڕەبوون لە کاتی هەڵچوون بڕیارێک دەدەین، دواتر لێی پەشیمان دەبینەوە یانە ئەو بڕیارە کارەسات دەنێتەوە. دەبینین خەڵک کوژراوە لەسەر ینی بڕیارێکی زۆر نابەجێ لە کاتی هەڵچووندا. دەبینی خێزانێک خوا نەخواستە لێک هەڵدۆشێتەوە یان ئەم حاڵەتانە هەبوون لە کۆمەڵگەدا کە بەهۆی هەڵچوون و بڕیارێکی هەڵەوە بووە. جا چەند گرینگە ئێمە بتوانین کۆنتڕۆڵی هەڵچوونەکانی و تووڕەبوونەکانی خۆمان بکەین بۆ ئەوەی مرۆڤێکی سەرکەوتوو بین. ئێوە لەگەڵمانە بن و وەڵامی و پرسیارە لە بەشێک لە هاوڵاتیان و بەشداربووانی ئەم سیمینارە وەردەگرمەوە. بارودۆخێکی ئاڵۆزی دەرونی جەستەییە کە وەڵامدانەوەیە بۆ کارتێکەرە ناوەچی و دەرەچیەکان. بڕیاردانە پاشان بیرکردنەوەی، بەڵام ئەگە بکرێەوە پێش و پاش بکرێتن، بیر بکرێتەوە پاشان بڕیار بدرێتن، ئەو کات یان هەڵ ناچین یانەگە هەڵ بچین هەڵچوونەکەمان هەڵچوونێکی ژیرانە دەبی بە پێی پێویست دەبیتن نەک زیادە ڕۆی تێ بکرێ. یەک لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمیتن لا تغضب. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش کاک زۆر زۆر باش. سلام. هەمیشە کەسێکی ئارام و لەسەر خۆیان جاربەجار هەڵچوونیش لە تودا ڕوودەدا. هەر مرۆڤێک ئەگەر لە هیچ حاڵەتێک هەڵ نەچیتن بە بەردەوامی هیچ هەڵچوونی سەفر بیتن نەڕووی دەرونیەوە نیشانەی پرسیاری لەسەرە. کاتێک هەڵدەچی من کاتێک لە بۆ جاری دووەم و سێم شتێک بەیەکێک بڵێم و بەر لەوەی هەڵچم بە کەسی بەرامبەرم دەڕێم هەڵدەچم و کاتێک هەڵدەچم هۆکارێکی ئەوەندە بەهێسەبی ئەگەر کەسی سێم لێی پرسیم لەبەر چ هەڵچووی پێ بڵێم لەبەر ئەو شتە هەرچوویمە. زۆر باش. ئێستا ئێمە بەگشتی چۆن خۆمان کۆنتڕۆڵ بکەین هەڵناچین لە کاتی ڕووداوێک یاخود دەمەقاڵەیەک شتێک دەبێ هەڵچوونەکەمان بە جۆرێک نەبێ کارەسات بنێتەوە؟ بەڵێ بێگومان دەڕێگا هەیە لە بۆ کۆنتڕۆڵکردنی هەڵچوون. هەڵبەت کە دەرێم کۆنتڕۆڵکردن مەبەستم کۆنتڕۆڵی 100% نییە، چونکە هەڵچوون لە مرۆڤ فەردەمینێتن، بەڵام کەمکردنەوەی هەڵچوون یاخود کەمکردنەوەی تیژی هەڵچوون با بەو شێوەیە بڵێم یەکەمیان لێکدانەوەی ئیزاڤیە ڕاوەی پۆزەتیڤ لە بۆ ڕووداوەکان. لە بۆ نمونە کەسێک کە قسەی بەرامبەرت کرد هەوڵدا وا بیر بکەوە یان والێکی دەوە کە نەیزانیان پەشیمان دەبتەوە یان کاتی هێشتەکەی ئەو بەپێی ئەو لێکدانانەوەی مێشکت ئەتۆ ڕێئاکشن یاخود با بڵێم پەرچەکە دەر پەیدا دەکەی. دومیان خەوتنی باش، تێرکردنی غەریزەکان بە شێوەیەکی ڕێک، با بڵێن دوورکەوتنەوە لەو خواردانەی کە کافاینیان زۆر تێدایە چکە دەبنە هۆی هەڵچوون. بەشێک لەو فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەروەکەوەی گۆڕینی شوێن و هەناسەی قوڵ و دەستنوێژ و ئەو بابەتانە بەهێزکردنی لایەنی ڕۆحی بێگومان هەمان کاریگەریان هەیە لەسەر کەمکردنەوەی هەڵچوون. باسی خەوت کرد. خەو ڕێخستنی سیستەمی خەوی تاکەکان چەندێک کاریگەری هەیە؟ بێگومان مرۆڤ هەمووان دەزانین ئەگەر کەسێک غەریزەکانی بە کاملی خەوی لەناو غەریزەکانی تر چکە کۆمەڵە غەریزێک هەیە، ئەگەر غەریزەکانی بە تەواوی تر نەبوو بیتن ڕوبەڕووی هەڵچوون دەبتەوە یاخود ئاسانتر ڕوبەڕووی هەڵچوون دەبتەوە. دەبینین ئەو کەسێکەوە کەم خەو بیتن ئاسانتر هەڵدەچیتن، یان ئەو کەسێک کە برسی بیتن هەرەوەی لە کوردەواری خۆمان دەڵێن برسێتی ڕەنجی هاری بۆ دەمەوەیە. لەبەرەوەی کەسێک لەبەر یەک لە غەریزەکانی تێر نەکرایە بە شێوەیەکی ڕێک ئەگەری هەیە زۆرتر یاخود ئاسانتر هەڵبچیتن. باشترین تەکنیک چییە بۆ ئەوەی ئێمە هەڵنەچین لە کاتی ڕووداوەکانیان لە کاتی دەمەقاڵێ تەکنیکەکان چین؟ بە چار هەنگاو هەڵچوون ڕوودەداتن، بەڵام هەنگاوەکان زۆر خێران یەک لەسەر هەزاری چرکەدا. ئەو هەنگاوانەی کە ڕوودەداتن هەنگاوەکان بریتە لە هەستکردن و پاشان شرۆڤەکردن و پاشان بڕیاردان و پاشان دەربڕین. مرۆڤ ئێستا لە سیمینارەکە لەوەیە باسی بکەین مرۆڤ دەتوانیتەوە هەنگاوانە هێواش بکاتەوە، هەر کاتێک توانیمانە هەنگاوانە هێواش بکەینەوە دەتوانین کۆنتڕۆلی هەڵچوون بکەین یاخود بەلایەنی کەم هەڵچوونەکەمان دوا بخەین. ئەوەی کە زۆر گرینگە مرۆڤ لە کاتی هەڵچوون هەتەوان هەڵچوون خۆی حاڵەتێکە با بڵێن بڕیاردانە پاشان بیرکردنەوەی، بەڵام ئەگە بکرێەوە پێش و پاش بکرێتن بیر بکرێتەوە پاشان بڕیار بدرێتن ئەو کات یان هەڵ ناچین یانەگە هەڵ بچین هەڵچوونەکەمان هەڵچوونێکی ژیرانە دەبی بە پێی پێویست دەبیتن نەک زیادە ڕۆی تێ بکرێ. کاتێک کە کەسی بەرامبەرم دەبینم بە چەند نیشانەیەک بزانم هەڵچوونەکەی زۆر خراپە، نیشانەی هەیە هیچ نیشانێک هەیە بۆ بزانم هەڵچوونەکەی بەرزە زۆرە؟ ئەمە سێ ئاستی دەربڕینی هەڵچوونمان هەیە. ئاستی یەکەم بریتە لە ئاستی ناوە خۆی، کەسەکە هەڵچووە بەڵام لە ناوە خۆیتی هیچی دەرنەبڕێت تەنها لە فەیس و دەمچاوی هەز دەکەێت با بڵێن هەڵچووە. ئاستی دووەم بریتە لە قسەکردن، هەڵدەچیتن با بڵێن قسە دەکات قسەی ناشرین بی یاخود هاوارکردن بی. ئاستی سێم بریتە لە ڕەفتاری، دەستەوەشێنی یاخود شتێک دەشێنیتن بەپێی ئەو سێ ئاستە دەزانی کە ئاستی هەڵچوونی ئەو کەسە چەندە.
کاکتۆر بەکارهێنانی سوۆسیال میدیا و دیجیتال میدیا بەگشتی چەندێک کاریگەری لەسەر تووڕەبوون هەیە سوشال بەڵێ ئەوان هۆکاری ڕاستە خۆی هەڵچوون نین بەڵام فاکتەری با بڵێن پاڵنەرن لە بۆ هەڵچوون لە بۆ نمونە تو بەخۆت حالەتەکی هەڵچوونی ڤیدیۆیەک دەبینی کە منداڵێک ئازار دەدرێ زیاتر هەڵدەچی لەوانەیە هەڵچوونی گریان بی ئەتو بەخۆت لە حاڵەتی هەڵچوونی ڤیدیۆیەک دەبینی کە چەند کەسێک لە نەتەوەکەی تو با بڵێن دەکوژرێن شەهید دەکرێن یاخود شارێک لە شارەکانی تو بردومان دەکرێت ڕاستە خۆ زیاتر تووشی هەڵچوون دەبی ئیدی بەو شێوەیە بڵێن سوشال میدیای خودرا گەاندن بەگشتی فاکتەری پاڵنەر لە بۆ زیادکردنی هەڵچوون لۆ لەیەک لە ڕێکارەکانی کۆنتڕۆڵکردنی هەڵچوون ئەوەیەکە لە کاتی هەڵچوون لە هەموو ئامێر ئەلکترۆنیەکان بکشێەوە بامە کۆتا پرسیارم بێ خێزان ژینگەی ماڵەوە چەند کاریگەری هەیە لەسەرەوەی تاکێک کا پەروەردە بێت تاکێکی ئارامگر بێ زوو هەڵناچێت بێگومان کەسایەتی مرۆڤ لە چار لایەن پێکداویش لایانی باڵێن پەروەردەیە لایانی جوگرافیا لایانی ڕۆشنبیریە چارەمیشان لایانی بۆ ماوەیە لایەنە بۆ ماوەیەکە کاریگەری ڕاستەوخۆیە لەگەڵ پەروەردەیەکە لەسەر خێزان تاک خێزان دەتوانین تاگۆ لێ بکە کە زوو هەڵبچیتن و تاگۆ لێ بکە کە دام بەخۆیدا بگری لە بۆ نمونە زۆر قبولکردن لە کاتی هەڵچوون یاخود ئەگەر ئەو تاکە زانی بە هەڵچوون و بە بڵێن تووڕەبوون داواکاریەکانی لە بۆ جێبەجێ دەکرێتن بێگومان ئەو بەردەوام دەبیتن لەسەر هەڵچوونی جۆری تووڕەبوون و ئەگەر زانی کە نەخێر هیچ سوودێکی نابیتن پێم وایە زۆر هاتیتە دەبیت و کەمتر بەنا بۆ هەڵچوون دەبە تووڕەبوون هەڵچوون لە هەموو تاکێکدا هەیە بێگومان هەڵچوون و تووڕەبوون سروشتی مرۆڤ یان لە سروشتی مرۆڤ هەیە بەپێی کات و بەپێی ئەو بارودۆخەکە مرۆڤ دووساری دەبێت زۆر زار تووڕە دەبیان هەڵدەچێتن شتێکی ئاساییە لە مرۆڤ چۆن کۆنتڕۆڵی تووڕەبوونەکانی خۆمان بکەین بابەتی کۆنتڕۆڵکردنیش دەگەڕێتەوە سەر خودی کەسەکان ینی کەسمان هەیە لە بنەڕەتدا زۆر ئارامە درەنگتر تووڕە دەبێت و کەسیشمان هەیە بەشتی زۆر بچووک هەڵدەچێتن و ینی پێویستی بە چەند خاڵێکە کە تۆ بتەوێت درەنگ هەڵبچیت یان هەڵچوونە چی وانە بێت کە ینی بڕیار نەدەی دواتر پەشیمان بیەوە خاڵەکان چین وڵی بابەتەکە زۆرە تازە تۆ لەسەر باسی کرد ینی بیرکردنەوەیە ینی هەر بەخۆی کە بشەی درەنگ هەڵ نەچوون ینی پێویستە تۆ بیر بکەیتەوە پێویستە لێکدانەوەی جیاواز بکەیت ینی پێویستە شتەکان بە ئەرێنی وەرگریت ینی زۆر جا قسەک دەکرێتن ینی پێویستە وا لێک دێوە کە ئەو کەسە لەوانەیە بە هەڵەدا چوو بکە باسی تۆی کردووە یان لێت تووڕە بووە زۆر جاریش دەبینین دوایی کەسەکە دێت تۆلات دەڵێ بە هەڵە تووڕە بووم یان بە هەڵە تێگەیشت بووم بۆیە تووڕە بووم ینی تۆ نابێت یەکسەر ڕەتفعالت هەبێت بۆی دواتر پەشیمان بوونەوە ڕوونەدا باسی لایانی ئەرێنیت کرد دەبینین کەسێک گەر لە دواوەی ئێمە لە ئۆتۆمبیلەکەمان هۆڕنی لێدا ئەمە باوا بیرکەین و ئەمە ڕەنگە نەخۆشیش پێبی ڕەنگە حاڵەتێکی هەبێ وانە بابەتەکە ئەوەیە تۆ یەکسەر ناوێت بەوە لێک دێوە کە دژی من شتەکەی کردووە یان وەکو ئەوەی کە کەسەکە کێشەی لەگەڵتە بێتن کەسەکە تۆ هەر ناژناسێتن بۆیە ینی درەنگ هەڵچوون زوو بڕیاردان وا دەکات تۆ درەنگ هەڵچیت مرۆڤ هەیە هاوڕێمانە دۆستمانە دەبینین زۆر جار نەرمونیانە حاڵەتەکە یان جار وایە قسەکەی هەڵچوونی پێوە دیارە ئێمە دەبێ وا بیرکەینەوە هەموو ڕۆژێ لەسەر خۆ بۆ ئەمڕۆ هەڵچوو ڕەنگە گرفتێکی هەبێ بێگومان تۆ دەبێت ڕەچاوی ئەو کەسانە بکەیت کە ینی تۆ دەیناسی دەزانیت هەڵچوونی زۆر کەمە بەس لە ناکاو هەڵدەچێتن ینی تۆ ئەگەر بێت و ڕەچاوی ئەو هەڵچوونی بکەیت بێگومان ینی هەڵە ناکە یان بڕیارێکی خراپ نادێت لەسەر ئەو کەسە کاوکە پەیوەندەکە تێک بچێت زۆر باش هیچ بڕیارێکتدایە لە کاتی هەڵچوون و تووڕەبوون دوای لێ پەشیمان بیوە بێگومان ئەوەش هەیە نەموو مرۆڤەکەیە بەڵام کەم زۆر کەم لەبەرەوەی ینی لەوانەیە تۆزێک سروشتیکی خۆم وابی کە درەنگ بڕیار بدەم بۆی کە درەنگ بڕیارتدا بڕیاری هەڵەش کەم دەدێت زۆر باشە هەندێک حاڵەتە بۆ بەسەردا تۆ کۆنتڕۆڵی تووڕەبوونەکەی خۆت کردیە دوایە مرۆڤەکەی بەرامبەرت کەسەکەی بەرامبەرت نەیگوتی وڵا ئافرین لۆتویان لەو کاتێک کۆها نەرم بوو لەسەر خۆ بێگومان ئەو شتانە ڕوویدا دەبینین ینی تاک ئەو کەسانانە کە درەنگ تووڕە دەبن و درەنگ تووڕەبوون جوات دەکات تۆ هەڵە نەکەیت سلام علیکم علیکم السلام ورحمة الله وبركاته باسی هەڵچوون دەکەم چۆن خۆمان کۆنتڕۆڵ بکەین زوو هەڵنەچین واللهی ئەو سوالێکی زۆر قورسە بەڵام دەبێەوەمان لە پێش چاوی دابنێن یەک لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمیتن لا تەغضب ئەوە زۆر گرنگە ئەوڕۆ ئێمە دەزانین زۆربەی زۆری هاوڵاتیەکان بەگشتی لە ژێر فشاری دەرونی و کۆمەڵایەتی و ئابووری دانا هەلبەتە ئەو فشارانەی کە دێتە سەر هەر تاکێک لە تاکەکانی ئێمە لە توانای خۆی لەوانەیە زیاتر بیتن لەوەی کە ئەو توانایی هەیە
و ئێمەش دەزانین هەرچەند هەیە بە لایەنی مادیەوە دەیبەستنەوە لایەنی ئەوە دەکرێتن بەڵام بمانەوێ نەمانەوێتن مرۆڤ وەکو بەرداخێک وایە کە زیاترت لە خۆت لە ناوی کرد لێدا دەڕژێتن لە ڕووی دەرونیەوە ئەو فشار و ئەو کێشانەی کە دێتە سەری لەوانەیە زیاتر بیتن لە توانای خۆی لێش هەر کارێکیش کاردانەوەی دەبیتن ئەمن وەکو خۆم وەکو کۆمەڵناس چەند جار طبعاً بەخۆ بەخشینێک بلێ وڵا ڕێکخراوێکیان ئەوەیەک ئێمە ڕاستپاردرایە دیاردەی خۆکوشتن دروست بووە لە ناو کۆمەڵگێمە بە دواچوونم لۆ کردیە بە دواچوونیش کە ئەتوو دەکەی دەبی وەکو مێروستانێکی ئەمە هەولێری قەڵاتیەکەی دەڵێن مێروستان وەکو مێروستانێکی دەبی بەوردی لە بۆ شتەکەی بڕۆی وەڵا فلان لۆ خۆی کوشت وەڵا پارەی ویست لە بابی پارەی نەدایە ڕاست خۆی کوشت کێشەکەی لە خۆی لە کۆڵە خۆی دەکاتەوە کێشەکەی اختیزای دەکات بەڵام ئەگەر ئەمە بێ بچین وەچی گوتم وەچی مێروستانەکەی ئەوها بەوردی کە دەبیبی نەملین لە دوو کێشەکەی دابڕۆین دەبینین کۆمەڵێک فشار لێی دروست بووە برادری خراپ دوورکەوتنەوە لە دین تێنەگەیشتنی خێزانەکەی خۆی ناسنامەی خۆی بزر کردیە لە ناو کۆمەڵگا باسی خێزانت کرد خێزان چەندێک ڕۆڵی هەیە لۆ ئەوەی تاکێک دروست بکە کە هەڵچوونی کەم بێ کەم هەڵ بچێت خێزان یەکەم قوتابخانەی هەر کەسێکە هەر تاکێکە لە تاکەکان نیمە لە ناو خێزان فێری مەهاراتی کۆمەڵایەتی دەبین ئەو ئەرکانەی کە دەبی پێمان ڕابسپێردرێتن لە ناو کۆمەڵگەی خۆمان بۆ نمونە دەبینیتن باوکێک کە لە منداڵەکەی خۆی تێدەگاتن و ڕێنوێنی دەداتێ کوڕم ئەوە جادەیە کاتی قەڵەباڵغی ئاگار لە خۆ بیتن کە دەرێ کاتی قەڵەباڵغی ئاگار لە خۆ بیتن حتمما مەسەلەن ئەو کاتەی کە دنیا قەڵەباڵغ دەبیتن کاتێکی ناسکە لە بۆ چوونەوە یان لە بۆ ڕاپەڕاندنی ئەرکیان کەسانێک لە بۆ ئەوەی بگاتە مەوعدەکەی خۆی شان لە شانی دەداتن تووڕە دەبی نابینی و کۆرەی ئەوەی دەکاتن هەنجی ئینسان دەبی ببتە ئیسپەنج ئەو سەدمەیەی هەڵبمژیتن ئەو چێ فێری دەکاتن ئەو داک و بابە بەڕێزە فێری دەکاتن خەڵکی دیکەش خێزان کە گەورەترین کێشەی خێزانی ئەمن وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی دەیرێم لە بۆ هەموو داک و بابەکان کە قسان دەکەن ئەوەی دەکەن هەڵسوکەوتێک دەکەن ئاگدار بن دووفاقی دروست نەبیتن کە قسە چی بکەی بۆ نمونە کوڕم چیتێدا ئەگەر بەرداغە ئاوەک ڕژا سەرت خۆ دنیا کاول نابیتن لە هەمان کاتیشدا بەرداغە ئاوەک ببڕژێتە سەری ڕاست ڕەحمەتی بام گوتوەچی قومبلێنەوەوی دەتەکتەوە دار و بەردی دەینتە گۆڕێ دەبیتن باب یەک وێنەیە بیتن شتێکی دیکەش لە ناو کۆمەڵگەی ئەمە هەمومان با بڵێن کۆمەڵک سیفات و کۆمەڵک تایبەتمەندی خۆمان هەیە وەکو کەساتیەک وەکو با بڵێن لە ناو کوردەواری خۆمان با بڵێن وەکو پیاو کە مامەڵە بکرێتن لە ئەرک و مافدا نمونەکتان لۆ بینمەوە زۆر جار هەندێک هەیە ئەوە لە واقعەدا هەڕەشەی دەکاتن نمونەکتان لە بۆ یەکە گوتی باس بکەمە هەولێرێ بزانە چت لێ دەکەم بەو نەسەی وەی گۆ کە هاتە هەولێرێ ئەو شەخصێ ئەوی کارەشەی لێ کرد بوو ئەوی دیکە لەسەر قەڵاتێ قسەی پێگۆ هەڕەشە لێکراوەکە لەسەر قەڵاتێ لە ناو کۆنگرەکی لە ئوتێلی دیڤانی ئەوە دوو لە کۆنگرەکی دیکە لە مالی تورکمانی ئەوە سێ لا وەڵا حسابم کرد نێزیکەی لە نۆ جێی ئەوە کراوە ڕاست خۆی کردەوە خۆی چەماندبووە لۆ چونکە نەچیە شەڕی یەکەچی کە ئەو پێت بلێ ئەلف ئەتو پێ بلێ ئەبزەتە وەسعەتی کە لە منتەغدا وەچ حرفە ئەوەکان تەوا بۆ عەرەبیەکان ئەو جە پچک ڤژیش لە تەنیشتی دادنێ
هەر یەکێک لەمە هەڵگیری ئەو هەموو مانە کۆمەڵایەتیانە بیتن لەناو کۆمەلگا ئەوە زۆر سەرکەوتوو دەبیتن لێش دەبینیتن زۆر جار دەبی وەچی ئیسفەنجی بیتن ئەوەی بەرامبەری هەڵبەمشین لۆ چونکە ئەوەی دڵنیاتان دەکەمەوە زوو دەتەقتەوە زوو هەڵدەچی ئەم نووسینگیەوە بکاتن ئەوە بەس ئیستعرازەکی ئیستعرازەکە وەچی حربایەکەی ئەوەی دەکات بەڵام زۆر جار لەناو کۆمەلگا باش کاکە قسەت تەواو دەڵێ زۆر باشە ئەمن مەمنونم هیچی نالێم ئەمن کەوەی گۆ قەنەعەتتان نەبی بەرامبەری خەوی لێ ناکەویتن ئەوجا ئەوەکە ئەو هەڵچوونانە بۆی دەبی لێ بکەینەوە قسەکانمان هەندی توانای خۆمان بیتن لەناو کۆمەلگا. سلام علیکم. سپاس چۆن بتوانین تووڕەبوونەکانی خۆمان بخۆینەوە وەکو دەڵێ هەڵنەچین تووڕەبوونەکانی خۆمان بە کەسی بەرامبەر نەتەقێنینەوە. سپاس دەستان خۆش بێ بۆ کەناڵی پەیام هەمیشە بە دوای ئەو پرسانە دەگەڕێ بۆ ئەو بابەتە دەرونا دەگەڕێ بابەتی کۆمەڵەتەکان مەسلەی تووڕەبوون ئوستاژیان ینی خەڵک لە بارودۆخێکی زۆر خراپدایە ڕووی قەیرانی دارایی لە بابەتی کۆمەڵەتی دەکرێت تۆڕەبوونەکانمان بیخۆینەوە تۆڕەبوونەکانمان یعنی بەتەنیایی دەرێ بڕی نەک بەسەر کەسێک ڕەنگە خۆشەویست بێ ڕەنگە ئەو کەسە لە دەستمانسی بەڕاستی ئوستاجە لە کاتی تووڕەبوون ئەگەر ئێمە بڕیارێکی دروست نەدەین کۆنتترۆلی خۆمان نەکەین پێدوانە بڕیارێکی هەڵە دەدەین ئازیزەکانی خۆشمان دەزین زۆر جارانیش ئەگەر لە دەرەوە بین تووشی کێشەی کۆمەڵاتی دەبین بەڕاستی ڕەنگە خۆش لە دەستدەین نەک ئەو کەسانی دەوروبەرت بە پێی کات بە پێی زەمان ها ڕەنگە هەموو ئەو کەسانە لێت دوورکەونەوە ڕەنگە تووشی بابەتی کۆمەڵایەتی تووشی خێزان دەبی گرنگتری ئەوەیە خۆت بەخینەوە بە قورعان خوێندنیان بە شتێک سەرقاڵ بکەی بزانی کە ئەو شتانی کە دەروون ئاران دەکاتەوە خۆتی پێساڵکەی بە خۆت بەچی تووڕە دەبێت بە شتێک کە بزانم بیوێ من ناشرین کات باسی هەڵچوون دەکەم چ شتێک پاڵنەرە هۆکارە بۆەوەی مرۆڤ زوو هەڵبچێت بەناوی خدای گەورە و میهرەبان دەستان خۆش بی سوپاسان دەکەم دیارە هەڵچوون بارودۆخێکی تایبەتە هەموو مرۆڤێک دەگرتەوە و هەموو ئینسانێک هەڵچوونی هەیە تووشی هەڵچوون و ئینفعالات دەبیتن دەتوانین بڵێن هەڵچوون بارودۆخێکی ئالۆزی دەرونی جەستەییە کە وەڵامدانەوەیە بۆ کارتێکەرە ناوەچی و دەرەچیەکان ئەوە لە ڕووی پێناسەوە دەتوانین وا پێناسی بکەین ینی هەموو کەسێک دەتوانین بڵێن هەڵدەچیتن ئەو هەڵچوونە هەم سوودی هەیە هەم قازانجی هەیە ینی بەلایەکەوە سوودی هەیە و بەلایەکەوە قازانجی هەیە و بەلایەکی تریشەوە زیانی هەیە لە بۆ ئینسانەکە ئێمە لایەنە سوودەکان تەمان زۆرن و ناکرێ باسی بکەین بەڵام ئێمە باز لە کۆنتترۆلکردنی ئەو هەڵچوونە بکەین تەکنیکەکان چیانی چی بکەین بۆی لە کاتی هەڵچوون لە کاتی تووڕەبوون خۆمان کۆنتترۆل بکەین وەکو گوتمان ینی هەڵچوون حالەتێکی طبیعی ئینسانەکانە لە ناخی ئینساندا هەیە هەموو ئینسانێک تووشی هەڵچوون دەبیتن بەڵام گرنگ ئەوەیە کاتێک ئینسان تووشی هەڵسوکەوتێکی نەشیاو یان هەڵچوونێک دەبیتن لە ناخیەوە لە ناخیدا هەیە چۆن بتانی کۆنتترۆلی ئەو سیفەتەی بکاتن چۆن بتانی بەرگری بکاتن کە ئەوە بە زیان بەسەریدا نەشتێتەوە یان زەرەر لە دەوروبەر نەدا یەکێک لەو خاڵانێکە تەکنیکی وەستان و تێڕامانە لەو ئیشەی کە ڕوودەداتن ینی ئینسان کاتێکە هەز دەکا هەڵچوونێک لە ناخیدا هەیە دەیەوێ هەڵبسیتن پێویستە زوو خۆی کۆنتترۆل بکات تێڕا بمینێ لەو دەوروبەرەی کە هەیە کاتێک کە ئینسان تێڕا دەمینێ هەڵوەستە دەکات لەسەر شتەکان لۆژیکی عەقڵ دەتوانین بینن لایەنی لۆژیشی عەقڵی مێشتی دەکەویتە کار زاڵ دەبی بەسەر بڕیاری کتوپڕدا ئەوە یەک لە خاڵەکانە کە زۆر مهمە ئینسان وەکو بڵێ هەوڵی لۆبداتن بیکاتە خاڵێک لە بۆ کۆنتترۆلکردنی ئەو هەڵچوونانی کە هەیە ناسینەوەی نیشانە جەستەییەکان هۆکاری دومی کۆنتترۆلکردنە ینی زۆر جاری وە ئینسان لە ناخەوە دەکوڵێتن لە ناخیدا حەز بە پەنگ خواردوویەشی لە ناخی دەکات مکورد دەمارەکانی گرش دەبن تۆزێک ئەوانەی دەگیرێتن ئەو ڕژێنانەی دەگیرێتن یان دەستی دەلەرزیتن سوور دەبیتەوە ئەوانە وەکو بڵێ ئەوەی جەستەییە کاتێک کە ئینسان هەز بە و علامەتان و نیشانانە دەکاتن لە جەستەیداکە ئەوە سڕ بزان لە ناخدا هەڵچوونێکەیە دەیەوێ ببێتە ڕەفتار
لە واقعدا بۆیە پێویستت بەوەیە تو زوو خۆت کۆنتترۆل بکەی و وەکو بڵێ تێرامانێکی جوان لە بۆ دەوروبەرەکەت بکەیت تا بتوانانی زاڵی بەسەر ئەو کۆنتترۆلە. خاڵێکی تر ڕێخستنی هەناسەدانە، ینی زۆر جاری وە بە قوڵی هەناسەیەک هەڵمژە لەوێ دەتوانی کۆنتترۆلی شتەکان بکەیت، چونکە زۆربەی عولەمایان و زانایان بە تایبەت کۆمەڵناسان و دەروونناسان دەرێ هەر حالەتێکی تووڕەبوون ئینفعالات 90 سرکەیە 1 دقەونیوە. هەر ئینسانێک لە بەرامبەر هەر شتێک کە تووڕە بوو کاردانەوەی هەبوو ئەگەر 90 سرکە چاوەڕێ بکاتن 1 دقەونی و چاوەڕێ بکە کۆنتترۆلی خۆی لە دەست ناداتن و مێشک لۆژیشی مێشک دەکەویتە کار لە زیاتی بڕیاری کتوپڕ و بڕیاری هەڵا. بۆیە گرنگە خاڵی چوارەم کە زۆر گرنگە ڕێخستنی وەکو بڵێ ڕێخستنی سێگۆشەی تەندروستی. سێگۆشەی تەندروستی زۆر مهمە ئینسان پەیڕەوی بکە. ئەوانیشتە 1 کاتی خەوت، ڕێخستنی خەوت، 2 خواردنت خۆراکی تەندروست، 3 وەرزش. ئەو سێگۆشەی تەندروستی ئەگەر هەر ئینسانێک پیادەی بکاتن لە ژیانیدا دەتوانین بڵێن دەتوانی کۆنتترۆلی هەڵچوونەکانی بە جوانترین شێوە بکاتن. من وەکو کۆمەڵناسێک ئەو قسەی دەکەم چونکە تەجربەم لەسەری هەیە دەتوانی کۆنتترۆلی ئەو شتانە بکەیت. بارودۆخی دارایی بژێوی ژیان چەند تاسی لەسەر تاکەکانی خێزان هەیە بۆ ئەوەی کۆنتترۆلی تووڕەبوون و هەڵچوونی خۆران. ئینسان کائینێکە لە مجتەمع دەژیتن، لە کۆمەڵگە دەژیتن، بۆیە ئەو شتانی لە دەوروبەر ڕوودەدەن هەمویان کاریگەریان لەسەر ئینسانەکەدا هەیە. بەتایبەت بژێوی بارودۆخی دارایی، قەیرانی دارایی، قەیرانی موچە، نەبوونی موچە، داواکاریەکانی ژیان، داواکاریەکانی خێزان و ماڵ و هاوسەر و هەموو ئەو شتانە دەتوانن بڵێن فشارێکی دەرونی زۆر لەسەر ناخی ئینسانەکاندا دروست دەکەن، لەوێەوە ئینفعالات ڕوودەداتن. بەڵام دەبێ ئەوە بزانین ئێمە چۆن بتوانین ینی ئەو شتانە هەیە لە واقعدا لە ژیاندا هەموو ئینسانێک، هەموو عائیلەیەک، هەموو کۆمەڵگەیەک بە قەیرانی زۆر بە زۆردا تێدەپەڕیتن. ئەو قەیرانە زۆر بە زۆران چۆن ئێمە بتوانین زاڵبین بەسەریدا؟ چونکە ناکرێ بەبێ قەیران بژین. ئێکە هەموو قەیرانێکیش ئێمە هەر هەڵچین و هەر ئینفعال بکەین و هەر بتەقینەوە بەرە و ڕووی خەڵکانی تر و خەڵکان تووشی مەشاکل بکەین. ئایا ئەوە ژیانێکی تەندروست لە بۆ دروست دەکاتن؟ نەخێر، بە ئەکیدی ژیانی تەندروستە لە بۆ دروست ناکاتن. بۆیە کەسێک کە موچەکەی دوا دەکەوێت کە حەقی خۆتی مافی خۆتی ئەگە تووڕە نەبێت چی بکە؟ تووڕەبوون دەکرێت لە جێی خۆی و لە کاتی خۆی و ینی ئێستا ناڕزایی هەیە نیە. من ناڕزام لەوەی کە موچەکەم دواکەوتیە، بێم هۆکارەکانی دواکەوتنی موچە دیاری بکەم. اینجا شێوازی مەدەنی جۆرا و جۆرمان هەیە و شێوازی جۆرمان هەیە، دەکرێت دەری ببڕین لە بۆ دەربڕینی هەستەکانی خۆمان بەبێ ئەوی مافەکانیشمان بفەوتێتن. یەک لەو شتانەی کە مافی ئینسانەکانی فەوتاندیە لە کۆمەڵگەکان نەزانینی داواکاری مافەکانی خۆیتی بە ڕێگا و شوێنی خۆی و بە ڕێگای سەحیحی خۆی، یان بە ڕێگای مەدەنی خۆی. زۆر کەسێ حەقاوەن مافە، بەڵام لەبەر ئەوەی ڕێکارەکانی داواکردنی مافەکانی خۆی نازانی هەڵدەشاخێ بەرەو ڕووی خەڵک و هەڵدەشاخێ بەرەو ڕووی دەسەڵات و هەردەشاخێ بەرەو ڕووی کۆمەڵێک لە زمرەیەک لە دەسەڵاتەکان، لەوێوە مافەکەی زایە دەبیتن، ئەو دەکەوتە بەندی خانیان. ئێستا زۆر زاریوە تو من مشکلەیەکم هەیە لە ناو کۆمەڵگەوە نیە، دەمەوێت مشکلە لە کۆرە خۆم بکەمەوە، دێم شەڕ بە تو دەفرۆشم. کاتێک کە تو ئینفعالت دەبی بەرەو ڕووی من، تو دەکەویە قەفەسی تاوانباری، من بەری دەردەچم لەو مۆزوعەدا. کەواتە گرنگە ئێمە هەر داواکاریەکمان هەیە، هەر مافێکمان زەوت دەکرێتن بە ڕێگا و شوێنی طبیعی خۆی بەکاری بینین. ئەوەی کە موچە زەوت دەکاتن چ لە حکوومەتی بەغدایە چ لە حکوومەتی هەرێمی کوردستانە، هەردوو لا مەسئولیەت و بەرپرسیارەتیان هەیە، هەردوو لا دەتوانین بڵێن تاوانبارن لەو مۆزوعە، هەردوو لا مافی هاوڵاتیان خواردیە، مافی موچە خۆرانیان خواردیە و دەستیان ناوەتە بینە قاقای هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەوە مافێکە بەباربتە گیرایە لە لای دەسەڵاتەوە، هەردوو دەسەڵات. چکە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرالی تەنسیقێکی جەزری بکەن لە بۆ ئەو مۆزوعە تا بتوانن مافی هاوڵاتی نەخورێ. دوو کاتێک کە من کێشەم هەیە لەگەر کوڕەکەم، خێزانەکەم چ مشکلی هەیە لۆ بەسەر خێزانەکەمدا وەکو بڵێ مافی زەوت بکەم، وانە پێویستمان بەوەیە ئەوان کێشەیان هەیە لە بینی یەکتری، موچە و قوتی خەڵک نەبتە کێشەی سیاسی لە بینی هەردوو دەسەڵاتەکە، ینی تێکەڵی مەسائلی سیاسی نەکرێتن. ئەبەوەیەوە دەتوانی چارەسەری هەموو شتەکان بکەین. دەستی جەنابیشتان خۆش بی، زۆر سوپاس. چۆن تاکێک پەروەردە دەکرێت کە
ئارام بێ لەسەر خۆ بێ هەڵ نەچێ ئەو تاکانەی کە هەڵدەچن چێن و چۆن کۆنتترۆلی خۆیان بکەن بنای خی گەورە میێرەبان طبعاً تووڕەبوون یاخۆ بڵێن هەڵچوون پەرچەکردارێکە کە مرۆڤ دەری دەبڕێت بەرامبەر ئەو کردارانەی کە ڕوبەڕووی دەبێتەوە یاخۆ بڵێن بەرامبەر ئەو ڕاوانەی کە خۆی دەیکا بەرامبەر بەو ڕوودا و جوڵانی دەوروبەری ڕوودات بۆیە پێویستە ئەوانەی کە بمانەوێت کەسانێکی ئارام بنیان کەسانێک بن لە تووڕەبوون بن کۆمەڵێک ڕێگایە بەڵام گەورەترین ڕێگا بریتە لە پەروەردەی خێزانی کە بریتە لە دایک و باوک منداڵی بێ لێ بۆ دەست پێ بکات لە قۆناغی منداڵیەوە دەست بۆ بکەین کە تاکێکی سەلامەت و تەندروست و دەروون ئارام دروستکەین تاکێک نەبێت کە شڕانگێز بێ کە تووڕە بێ کە هەڵچوونی زۆر بێت یەکەم خاڵ بریتە لە ژینگەی خێزانی دایک و باوک دومیشیان بریتە لە پرۆسەی خوێندن چکە ئێمە کاتێک منداڵێتە دەرەوە یەکەم هەنگاوی دەرەوە لە خێزان بەرەو دەرەوە بەناو پایەکانی ناو کۆمەلگا بەرەو جوڵەکانی یا کۆمەلگا بریتە لە قوتابخانە بریتە پێویستە لێوەکانش کاری لەسەر بکە لە پرۆسەی خوێندن و مامۆستایان زۆر باشە ئەی با بڵێم کاتێک کە ئێمە مامەڵ لەگەڵ کەسێک دەکەین یان دەمەقاڵێ لە نێوان ئێمە و تاکێک ڕوودەدا چۆن بزانین هەڵچوونەکانی بەرزن نیشانەکانی چین بەچی بیان ناسینەوە گرنگترینش لە ئینساندا پێویستەکە هەڵچوونەکانی خۆی کۆنتترۆل بکە بریتە لە بیرکردنەوەی ئەرێنی بریتە لەوەی کە بە شێوازێک بیر بکاتەوە یاخود بڵێ ڕێگای بیرکردنەوەکانی جیاواز بۆ نمونە زۆر جاری دیتومانە لە ڕێگاکان بە تایبەتی ئێستا لە هەموو شارەکان هەنێ کوردستان زۆر ئەو حاڵتە ڕوودا دوو شفێر بەرامبەر یەکتری فشاردن چۆن دەتوانین ئەو شەڕانە ڕاگرین بۆ نمونە من لە ڕێگا دەڕۆم شفێرێک لە پشتەوە لە دوای من دێت ڕەنگە فولایتم بۆ لێدا ڕەنگە هۆڕنم بۆ لێدا ئەگەر من بیر بکەمەوە وا بیر بکەمەوە کە ئەو کەسێکی خراپە دەی بە پێش من کەوێت ڕەنگە سیارە مۆدلی بەرزەی بە جۆرە لە جۆرەکانی خراپ بەکارهێنابێ وەرگرت پێ کڕبێت ئەوە هەم ئەو بیرکردنەوەانە کار دەکاتە سەرچی سەر هەستەکانی من سەر هەستەکانی من کاتێک هەستەکانی من گرژی دەبێت بەرەو تووڕە دەستێتە سەر ڕەفتار ڕەنگە ڕێنەکەم ڕەنگە زۆر چاوچاوی لەگەڵ بکەم تەماشاکردن ڕەنگە بیکەمە نافەسە و مسابقە لەگەڵی دواتر بێتە کردارێکە ڕەنگە ئەو کردارە زۆر نەرێنی بەڵام ئافەت هەر ئەم دیمەنە دەتوانین بە شێوازێکی باش لێ بکەین بڵێن بیرکردنەوەی ئەرێنی وزاران ئەم دیمەنەوە دەردەخین کە ئەو ڕەنگە نەخۆشێکی پێبێ ڕەنگە لە کۆمنێک دواکەوت بێ ڕەنگە پێویستێکی زۆر زەڕوری هەبێت پێویستە ڕبکە ئەو کاتە زۆر ئاسان هەستەکانمان ئارام دەبن و کردارەکەشمان بیرتی دەبێت لە ڕێگای دەکەن هیچ شتێکیش کردارێک ناخۆش ئەسڵان ڕەنگە کە بەتەنش ناڕۆشت هۆڕنێکت بۆ دای خۆسەلامێک دەکە یان ئەسڵان ئەوەیە کە تو ئەجرێک کارێکت کردو کە کارێکی باشە قەت حاڵەت بەسەرداهاتۆ تووڕە بووبی بڕیارەکە دای پەشمان بوو بەڵێ چکە هەموو مرۆڤێ دەبێت تووڕە بێت چکە خی گەورە لە قورئانی پیرۆز باز لە تووڕەبوونی خۆی دەکات پێغەمبەران سڵات سەڵامی خۆیان لەسەر هەمیان تووڕە بوون و مرۆڤ هاتوش ئاساییە چکە ئەوە پرۆسەیەکە لە ئینساندا هەڵچوون تووڕە بوون بەڵام کۆنتترۆلکردن زۆر مهمە و ڕێگاکانی کۆنتترۆل ئێمە چوار شتی زۆر ئەساسیمانە کە مرۆڤ پێویستە کاری لەسەر بکات یەکەمیان بریتێ لە قورئانی پیرۆز کە قەولی ئیلاهیە ئەڵڵایە کە کاتێک دێن لەوە بەدواداچون دەکەین تێڕانمان دەکەین ئەوە خاڵ یەکەمە دومیان بریتێ لە حەدیث و ئەوتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم سێمیان بریتێ لە توێژنەوە زۆر جار توێژنەوەیەکی تر ڕاست دەکات یان توێژنەوەیەکی تر دەگۆڕێت چوارمیان بریتێ لە تەجروبەی ئینسانەکە بۆیە دەبێت لەس ئەو چوار خاڵە زۆر بە ئاسانی بتوانین مامەڵ لەگەڵ ئەوانە بکەین بۆیە مرۆڤ شتێکی ئاساییەک ئەگە تووڕە بێت بەڵام ڕێگاکانی کۆنتترۆلکردن کە کۆمەڵی ڕێگای زۆر دەتوانێت کاری لەسەر بکات بۆی ئارام بێتەوە مامۆستا چۆن کۆنتترۆلی تووڕەبوونەکانی خۆمان بکەین زۆر جار مرۆڤ سروشتی وایە تووڕە دەبێ هەڵدەچێت تا چۆن کۆنتترۆلی خۆمان بکەین بۆی بڕیارێکی هەڵە نەدەین خۆی لە ڕاستیدا هەڵچوون و تووڕەبوون خەسلەتێکە لە هەموو ئینسانەشیدا هەیە ئینسان نییە نەیبی هەتا لە پێغەمبەران هەتا ئاخر ئینسانێک کە لە نزمترین دەرەجەی ئینسانیەتە ئەوە هەڵچوون و غەزەب خەسلەتێک خەوای لە ئینسانی دانایە بەڵام پیاوی گەورە پیاوی عاقڵ پیاوی بە حکمت پیاوی بە سەبر هەڵچوونی خۆی غەزەبی خۆی دەشارتەوە لەوەی خۆی تبارەک و تەعالا لە قورئاندا مەتحی ئەو کەسانە دەکاتن کە کاتی تووڕە دەبن تووڕەی خۆیان تووڕەبوونی خۆیان دەشارنەوە دەری ناخەن و ئەو کارێک کە لە پێناویدا تووڕەبووینە حواڵەی خوای دەکەن بەڵام خۆی تووڕەبوون
لەسەر حەق واجبە لەسەر ئینسان بەڵام دەبی ئەو ئینسانی هەتا لەسەر حەقیش کە تووڕە دەبیتن حەقەکە نابی حەقی شخصی خۆی بی بەڵکو حەقی کۆمەڵ بی حەقی خوای بی ئەگەر دیتی ماف و حەقی خوای تەبارەک و تەعالا تەجاوز دەکرێتن ئەو کاتە کارێکی زۆر باشە و کارێکی زۆر ڕەوایە کە تووڕە بیتن لەو حالەتەیدا یعنی من بیستیتم ئیمامی عەلی ڕسای خوای لەسەر بیتن جارێکیان جوولەکە جوونی بە ئیمامی عەلیدا قسەی پێگوت ئیمامی عەلیش بەر بۆ سەری لە عادیدا لێی بدا لە کاتی لێدانەکەیدا جوولەکەکە تفەشی لە ئیمامی عەلی کردم کە تفی لە ئیمامی عەلی کرد ئیمامی عەلی خۆی دەستی خۆی ڕاکێشا لێی نەدا وازی لێ نەدا گوتیان وەلۆ لێت نەدا گوتیان من لە پێناوی خوا لێمدا وەلزاری جوونی بە ئیسلامدا بەڵام ئێستا ئەگەر لێی بدەم لە پێناو خۆمە یعنی ئەوە تیکو تێکەڵی دەکەم ئەو ئاوە سافەی لەگەر ئەو ئاوە لێڵەی دامی تێکەڵ بکرێتن لە حەدیثی پێغەمبەریشدایە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەڵێ ئەگەر تووڕە بووی ئەتوو لە پێوەی دانیشە ئەگەر دانیشتی پاڵکەوە ئەگەریشنا هەستە دەستنوێژی بشۆ دەستنوێژەشی بشۆ بە ئاوەکی فێنک غەزەبەکەت دەڕاتن ئەوە یعنی کورتەی خۆی لەسەر تووڕە بوون و هەڵسوون و غەزەب هەڵسوونیش خۆی لەوەی هاتێ دەبێت و شیری لەسەر ئاگریدا دنی کە زیاد گەرم دەبی هەڵدەسیتن لەوەوە هاتیە لە زمان یاخە بەخێر بێ پیاوێک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرمووە ئامۆژگاریم بکە پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم پێی فەرموو تووڕە مەبە بۆیە گرینگە ئێمە هەمومان کۆنتڕۆڵی تووڕەبوونەکانی خۆمان بکەین چونکە زۆر جاران ئەو بڕیارانەی کە دەیدەین ئەو بڕیارە هەڵانەی کە دەیدەین پەیوەندی بە تووڕەبوونەوە هەیە پەیوەندی بە هەڵچوونەوەیە دەبینین دوو دراوسێ کە دەمەقاڵێ و کێشە لە نێوانیان ڕوودەدا یان بەشێک لە کێشە کۆمەڵایەتیەکان کاتێک لێکۆڵینەوەی دەکەی لەسەر هەڵچوونە و بڕیارێکی هەڵە بووە بۆیە ئێمە کاتێک کۆنتڕۆڵی تووڕەبوونەکانی خۆمان دەکەین ئەو کات دەتوانین سەرکەوتوانە بڕیار بدەین و پەیوەندی کۆمەڵایەتیەکانیشمان بەهێز بکەین و بڕیارەکانیشمان بڕیاری دروست بێت تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ